هەردوو پارتە سەرەکیەکی ئەمریکا کۆماریەکان و دیموکراتەکان لە ئێستادا سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ هەڵبژاردنەکانی نۆڤەمبەری داهاتوو بۆ هەڵبژاردننی سەرۆک ئەندامانی هەردوولا سەرقاڵی بانگەشەن بۆ پارتەکانیان تەکساسێکێکە لە ویلایەتانی لە هەڵبژاردننی پێشوودا زۆربەی دەنگەکان بۆ کۆماریەکان بووە هەر بۆیە تەکساس دەچێتە ڕیزی ویلایەتە ڕەنگ سوورەکانەوە ئەمەش پێچەوانەی هەندێک لە ویلایەتەکانی وەک کالیفۆرنیا و نیویۆرک کە بە ویلایەتی ڕەنگشینەکان ناو دەبرێن. ئەمە کۆبوونێکی گروپێکە سەر بە دیموکراتەکان ئەمان باز لە پرۆژە و پلانی ئایندەیان دەکەن بۆ باشترکردنی گوزەرانی خەڵک فراوانکردنی خزمەتگوزاریەکان بۆ پەنابەرانێکێکی ترا لەو بەرنامانی لە بانگەشەدا کاری لەسەر دەکەن. کار بۆ گەیاندنی پەروەردەیەکی باش و فراوانکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکانەکەین هەروە دەرفەت دەدەینە هاوڵاتیان کە ژیانیان بە کەرامەتەوە بەرنەسەر. لە بەدوەداچوونێکی NRTدا بۆ بەرنامەی کاری پارتەکان لەبارەی پەنابەرانەوە ئەندامێکی دیموکراتەکان باز لەوە دەکات ئەم جارە لەلایەن دیموکراتەکانەوە زیاتر گرنگی بە پەنابەران دەدرێت. ئێمە نیگەرانین بەرامبەر قەیرانی پەنابەرە سووری و پەنابەرانی وڵاتی دیکە. من لەگەڵ نوێنەرانی پارتی کۆماریەکاندا هاوڕانیم کە داوا دەکەن ڕێگری لە کاروانی بەلەشای کۆچبەران بکرێت. بەشێک لەو کوردانی لە ئەمریکانیش دەجێن پێیان وایە ئەم جارە گرنگە کۆماریەکان دەسەڵاتیان هەبێت بۆ باشترکردنی پەیوەندی دیپلۆماسیەکان لەگەڵ کورد و کۆنتڕۆڵکردنی هەموو گروپە توونڕەوەکان لە هاوشێوەی داعش. وڵا بۆ خودی کوردەکانی ئەمریکا ڕەنگە دموکراتەکان باشتر بن بۆ مەسایلی ئابووریشتیوە بەڵام ئەوە گرنگ نییە بۆمە کوردی ئەمریکا زۆر مهم نییە مهمتر ئەوەیە کوردی کوردستان دەوڵەتی ئێمە ئەو مهمترە ئەو گرنگترە. زیاتر بۆ کورد گرنگە بتوانێت پەیوەندی لەم ساڵانەی داهاتوو لەو ئیدارەی تازەی ئەمریکا پەیوەندی سیاسی زیاتر بەدەست بێنێ بۆ کورد و بۆ هەموو کورد بۆ هەموو مەسەلەی و چارەنووساز و مەسەلەی گەورەی کورد لەو ئیدارەی داهاتوو کە پێدەچێت زیاتر کۆماریەکان بن. خانمێکی مسلمانی ئەمریکی دەڵێت دیموکراتەکان باشترن لە کۆماریەکان ئەو دەڵێت پێشتر پاڵپشتی کۆماریەکان بووە بەڵام لە ئێستادا دیموکراتەکان بە باشتر دەزانێت. پێشتر لە سەردەمی جۆرج بۆشدا پشتیوانی پارتی کۆماریەکانم دەکرد بەڵام زانیم کە کۆماریەکان سنوورەکانی وڵات بەسەر موسڵماناندا دادەخەن منیش هەستم دەکرد جێگەم لەو پارتە نابێتەوە پارتی دیموکراتەکان پێشوازی زیاتر دەکەن لەو کەسانەی کە دێنە وڵاتەکەەوە و ڕەگەز جیاوازن. هەڵبژاردنەبەرایەکانی ئەمریکا بۆ یەکلایکردنەوەی کاندیدی سەرەکی کۆماریەکان و دیموکراتەکانە لە مانگی شوباتی ڕابردوو دەستی پێکردو و مانگی حوزەیرانی داهاتوو کۆتایی پێدێت لە ڕۆژی 8 تشرینی دووەمی داهاتووشدا هەڵبژاردنەکە بەڕێوە دەچێت و سەرۆکێکی نوێ جێگی بارەک ئۆباما دەگرێتەوە. ماردین ئەحمەد NRT تەکساس داڵاس.